لا توري دوماندا باس لا پەروەردە دروستەکەی منداڵەکەین ئێمە هەمیشە ئاڵێن لەوەی کە منداڵنەوەی داهاتووی کۆمەڵگایە بەڵام پێویستە لەوەی کە بزانێت چۆن ئەمنەوەیە لەناو خێزاندا لە سەرەتادا پەروەردە ئەکرێت و لە دواییدا بۆ ناوەندەکانی خوێندن چۆن بخرێتە کۆمەلگاوە بۆی تاکێکی تەندروستی تیا دەربچێت بۆی تاکێک بێت لە دواییدا زیان نەگەێنێت با خۆشی و بە خێزانەکەشی با کۆمەلگاکەشی ئێمە ئەمڕۆ ئەمانەوێت زانیاری زیاتر لەسەر تەوەرەکەمان وەربگرین با میوانداری زۆر بەڕێز کاکازات جەلال وەکو توێژەری کۆمەڵایەتی کاکازات سڵاو لێ بێت و بەخێر بێت لەبەڕێستان چاوتان ماچەکە سەلامەت کاکازات ئێمە هەمیشە ئاڵێن مناڵ چۆن پەروەردەی بکەیت چۆن بەرهەمی بێنیت کە دوایی ئەکەیتە کۆمەلگاوە بەرهەمەکەی بەروبوومەکەی ئەچێنی تەوانێت بەڵام چەند گرنگە لەوەی کەمە بزانین چۆن ئەم منداڵ لە ناو خێزانە پەروەردەیەکی تەندروست بکرێت کاتە پەروەردە تەندروستەکەی منداڵ چێت لە ناو خێزاندا خاتون دەست خۆش سپاس وڵا ڕاستیەکەی بابەتی پەروەردەکردن ئێمە زۆر جار ئەو پێناسەیەکەین بە معدلی ئەوەی کە لە کوردستانە کۆمەڵناسی پەروەردەی ئەڵێت من درکم پێ کردووە یعنی هەموو خێزانێک لە کۆمەڵگەی کوردیە لە ناو خێزانی کوردیا باز لەوەکە کە من بۆ نمونە تۆ سیرەکەی مناڵێک بەرهەمێنی بۆ کۆمەڵگە هەل لە مناڵیەوە حەچی پێداویستێ بۆی دابینەکە ئەی خاتە مەکتەبی ئەهلیەوە لە باخچەی ساوایان باخچەیەشی بۆ گرێت 1,200,000 لێە دوایی لە تا مەکتەبی ئەهلی تەواوەکە ڕەنگە 12 ملیۆن دیناری لێبات دوایی خەوی بۆ داوینەکە بربەستیەکە لە هەندێک خۆراکی تەندروست لە ناتەندروست وای لێ ئەکا کە حەچی ئەو ئێوێ بەڵام لە کۆمەڵاسی پەروەردەیە ئەمانە بریتێ لە چاودێریکردن خەوی بۆ دابینەکە حەچی شتە بۆی دابینەکات ئەمە لە کۆمەڵاسیە بریتێ لە چاودێریکردن جیاوازی هەیە لە پەروەردەکردن ئەوەی لە خێزانی ئێمە هەیە زۆربەی زۆری لە سا هەشتای لە تا لە سا نەوەتی بریتێ لە چاودێریکردن ئەمە هەموو احترام هەیە هەموو ئاژەڵێک کە بڵین بێچووی خۆی بەرهەمێنێت ئەم شتانی بۆ کات ئەی پارێزێت لە سەرما و گەرما کۆمەڵێک پێداویستی بۆ دابینەکات کورە ئەچێ بۆ بنی دنیا لەوێ خۆراکی بۆی هێنێتەوە بە ئەمانی بۆ دابینەکە بەس ئەوەی کە مهمە لە کۆمەڵناسی پەروەردەیی پەروەردەکردن بریتێ لە 5 خاڵ جیاوازی هەیە لە نێوان دووشت حەزەکەم هەم ئەو بەڕێزانی کێسە تەماشامانەکەن و بەڕێزیشتان ئێمەی بەڕێز ئاگادار بین لەوەی کە جیاوازی هەیە لە نێوان دووشت یەکەم چاودێریکردن دووەم پەروەردەکردن لە کۆمەڵناسی پەروەردەیە بریتە لە 5 خاڵ یەکەم تنمية قدرات العقلية للطفل يعني قشداني لهاني عقلي منال أو منال كبرمي يعني أساس سير كالولات يما عقلي منال لنا وبيت إما هل منالي وبيا مناليت أو أنكي ومكا بفا أو كوجن أزاني إما لناو خيزانة ببلي يكم كأشينا ناو مؤسسة كاني تروى ويرانين يعني خاتوني عزيز تو دي قد بل صار نونوي كتي أما لمولاتي شرمن بواتاي حيانا شرمن بواتاي ترس لصانو نو يمنات وانين لبردم مايكا قسكي لصانو هشتي يمنات وانين راي خومان درببرين كراي خومان درببرين ترابين هاواركين هلتشين وكاركي تنمية قدرات العقلية للطفل يما إيش من لسرونا كردو ولا منالية تنمية قدرات سيدي كمن أو نمونيم هنا يوا 2016 سعريكم كري حزنا كم نبي كومبانيا كبر من برين ميتر ركلام دوای دوومان تەلەفۆنیان بۆ کردم لە کۆمپانیاکەوە وتیان مامۆستا سیارەکە و بەدڵە وتم سوپاس زۆر مەمنونم وتی مناڵتان هەیە وتم ئارە وەڵڵا خوانی بەڕێستێ چۆن نۆمان هەیە وتی دەی شتێکمان بۆ بکە وتم فەرموو وتی ئەو مناڵەی تۆ دیزاینێکی سیارەمان بۆ دروستکە حەزەکەین شتێک بزە حەزی لە چ جۆرە سیارەکە هەیە بە مناڵی سیاری تەلمان دروستە کرد لە کورە سەرە ساردی لە شت وتی دیزاینێکمان بۆ دروستکە و حەزەکەین دوایش بێنیتەوە بۆمان وتم بەسەر چاو تەسەور کە ئوستازی خۆشەویست ئەو خەریتانی لە مێشکیەوە نابوو دروستیان کرد وڵا بۆم بردەوە ئەو شەریکە نردیەوە بۆ مدیری ئەو کۆمپانیا لە وڵاتە سید ئیش لەسەر عەقڵی و مناڵاکات ئەو ئۆتۆمبیلەکەمان پێفرۆشێت ئێمە عەقڵی مناڵەکەی عەقڵی مناڵی ئێمە زۆر مهمە بەس ئێمە لە ناویە بین ئێمە پرسیارەکەی کوژین ئێماڵین جارێکە تۆ ئەو پرسیارە مەکە تەسەور خاتون من هینەکەم لەگەڵا بوو لە گۆڤارەکەم کاتی خۆی سەرنووسەری گۆڤارێ بووم مامۆسایەکم لەگەڵا بوو زۆر بەتوانە بوو هەمیشە یوت درۆزنترین کەس لای من دایکمە ئەموو بۆ واڵی ئەو لەبەرەوەی کاتی خۆی وتومە من چۆن لە دایک بووم وەڵامی ناومەتەوە هەموو ئەمە پرسیاری گری شارەوە لە مێشکی ئێمە هەیە پرسیار دەربارەی ئاینەکەی نازانین وەڵامی بینەوە پرسیار دەربارەی هەر شتێکین ئەڵێ دەمت داخە ئێمە دەممان داخرێ لە ناو خێزانی کوردیە چاودێریە کرین بەس پەروەردە ناکرین یعنی عەقڵی ئێمە لەبارە برێ بەداخەوە لە کۆمەڵناسی پەروەردەیی ئێمە ڕاستە مەسەلەن بۆ نمونە ئەڵێت سەیریگات تەنمێ قودرات العەقلیە کاکەم پێیان ئەڵێن ئێستا خۆشبەختانە کۆمەڵی خێزان هەیە بە جۆمانەکان یعنی من بەجددی پێتان ئەڵێم هەموو جارێک کە پۆستێکەکەم
خۆشببختانە نزیکی بیستی خێزان وڵی منیش کەوتومەتە هەندێک هەڵەوە جاری وهەیە کە سیرەکەم براوانە هەڵەیە تعاملکردن بەڵام خۆێمە دەستی دایک و باوکمان ماچەکەی خەتای ئەوان نەبووە ئەو ظروفە کۆمەڵاتی وا بۆ کە ئێمە نازانین ئەمە بابەجان تەنمێ قدرات العقلی للطفل پرسیارەکە وەڵامی بەرەوە وەڵامەکانی مەکوژە عقل توانەکانی عقلی داهێنە کاکە با مناڵ لەناو خۆڵایری بکە باشە لە ژووری یاریە ژووری میوان هەیە لە ماڵە بەوەڵڵاهی تۆک لە گوڕ ڕۆژەیە بڵاو بێتەوە ژنێکا بەپەرتەنە هاواری دنیا بەسەر و مناڵەیەکە کاکە ئەوە مهمترە بنیاتی عقلی مناڵەکە مهمترە کاکە ژووری میوان کە بە ژووری یاری حچی ژووری یاریە من چوون بە ماڵێک فەردەیاریەکانم بۆیانە هەڵی ڕژە لە ژووری میوان چێ بووە لەم ڕۆژەیە بەداخەوە کاڵێم ها یعنی چی بووێت لە ژووری میوانە کۆمەڵی کەس ئاوەڵزاوایە پورزای ئەوش لە جەژنانایەن لەبەرەوە ئەمە یەکێکە لە خاڵەکان ئەجاگرەوانی تر باس کە من زۆرم پێچێ نازانم یعنی ئەمە بریتێ لە تەنمێ ئەگەر بە کورتی باسی بکەین وەڵاوانی تری کە زۆر مهمە حەزەکەم ئەمە زۆر مهمە ئەمەیان بەڵێ گواستنەوەی قیەمی کۆمەڵایەتی بۆ مناڵ ئەمە لە هەر هەمووی مهمە ینی تەنەقل القیەم للأطفال بریتێ لە گواستنەوەی قیەم ئەو قیەمە کۆمەڵایەتیە چۆن بۆ مناڵ نەقڵەکەیت ئەمە پەروەردەیە ئەیمە نەقلەکەین باز بە دەنگەدەنگ بە هاوار بە قیژەقیش بە کۆمەڵی زەبتی ناپەروەردەی کورە بە ڕێزان ئاگادار بن ئێمە کاتی خۆی کە پەروەردە کراوین لە قوتابخانەکان جاری وهەیە ئێستا من زۆر بە ڕێزەڵێ وەڵاهی مامۆستایەکە بینم ڕۆژە ڕێک ڕامە کرد ئەزاری من لەگەڵەوەیان نیم کاکە جان ئێمە لە مامۆستا ترساوین ئێمە لە باوکو و دایکمان ترساوین ئێمە لە سیستەمە سیاسەکەی ئەو کاتە ترساوین یعنی ئەم ترسە چی بەرهمێناوە ئەوەی بەرهمێناوە ئێمە نەیهێشتووە ینی ئەو قیەمە کۆمەڵایەتیە ئەو قیەمە کۆمەڵایەتیانە بە بێدەنگ نەقڵە بێت ئوستازی خۆشەوی سەیریکە ئەتوێ ئەو قیەم مهمترین شت کەماوە تۆ لەم کۆمەڵگەی ئێمە بریتێ لەو قیەمە کۆمەڵایەتیانی کەماوە مثلەن ڕێز خۆشەویستی برایەتی هاوکاری مثلەن ئاین تۆ من ئەم ڕەمەزانە لە مزگەوتێک بووم لە مزگەوتەکەم مناڵ هاریە کرد هارو هاواریە کرد ئەیان کردنە دەرەوە کۆرەوتم برایان بۆیان کەنە دەرەوە تۆ قیەمیشی کۆمەڵایەتی دێ ئەم قیەمە نەقڵە بێ بۆی تۆ لە ماڵە سیستەمێکی خێزانی دێ لەسەر سفرەکە دانیشتووی پێویست ناکە هەر ئامۆژگاری کەیت یعنی کاتێک کە ئێمە ئامۆژگاری زۆرەکەین لە وڵاتی ئێمە کۆمەڵگەی ئێمە ئامۆژگاری زۆرتیایە ئەو کۆمەڵگانی کە چاودێریان زۆرتیە قیەم بەس بەچی نەقڵە بێت بە سیناریۆ بە بێدەنگی من لەگەڵ هاوسەرەکەی خۆمە تۆقی لەگەڵاکەم ئەو نەقڵە بێ بۆ مناڵەکە باشە بەس لە بەرچاوی مناڵەکە زنووی پێم زنیو بە خەسووی زنیو بە خەزووری زنیو بە کەزووکاری ئەو نەقڵە بێ بۆ مناڵەکە چەند خێزان هەیە لەم کۆمەڵگەی کوردیا شەڕ و دەنگەدەنگیتیانە بێت زۆر کەم هەیە لە بەرچاوی مناڵەکەشە کورە برای بەڕێزم ئەو قیەمە کۆمەڵات تۆ سبەینێ پرۆسەیەکی زەواج دروستەکە هەمان ئەو فۆرمە کۆمەڵاتی تیا بەرجە سابێتەوە ئەوە شتێکی تریشمان هەیە بوو لێرای پێتە بڕم بە ضروری ێزانم کە ئیزافەکەین بۆ شەخسەکان بۆن منە باسی هونەرمەندێکە کرێت دایک باوکەکە دائەنیشن بە هونەرمەندەکەیە ئەیتر قاچی شوێن قۆڵ شوێن پیا یانە خوارەوە بە هەموو شتێکی هونەرمەندەکەیە باسی سیاسیەکە کرێ بە عینەن شێوە باسی مامۆسایە کرێ بە عینەن شێوە ئەمە مناڵەکە ناڕاستەخۆ ئاگادارە و گوێشی لێ ئەگەر یاریش بکە بەس خەڵ لێ قسەکانی تۆیە ئاگادارە کە دایکی باوکی چۆن باسی مامۆساکەکەن ئاگادارە ئەمان چۆن باسی کەسێکی سیاسیەکەن ئاگادارە چۆن باسی بۆنە مامۆسایەکی ئاینیەکەن دراوسەکەتان دراوسەکەتانەکەی یعنی سەیری لەو قیەمە جوانەکە کە لە کۆمەڵگەی کوردیا هەبووە زوو کاسە دراوسی هەبوو ها یا پراخێکە بۆ دێنن ترشیاتێکە دروستێکە بۆ تێنن زەیتونێکە خۆشی کردو بۆ تێنن چەند جوانە ئەم پەیوەندی کۆمەڵایەتیە ها چەند جوانە کای هێنێ دایکەکەی خەتە ناو تەنەکە خۆڵەوە وتم بۆی خەیتە ناو تەنەکە خۆڵ بەڕێز بۆ ڕێگەت داوە بە هاوسەرەکەی وت ئەوە کاتە ناو تەنەکە خۆڵەکەەوە وەڵڵاهی مامۆستا لەوانەیە سحرمان لێ کرابێ کورە برای بەڕێز خۆشەویستی لە ماڵەکە لە ناوە بیت ئەم کۆمەڵگەیمە بەس بەو ماوەتەوە بەو قیەمە کۆمەڵایەتیەوە ماوەتەوە بەو بەهایانەوە ماوەتەوە کە لە ناو خێزانی کوردیا هەیە ئەو مناڵە ئەوە ئەبینێت تا نظرێکی ترێ بە بەرامبەر ئەو ماڵە دراوسێ یەکسەر حەزی ئەو مناڵە بۆ شوێنێکە کە بێدەنگ بێت حەزی بۆواتێک کە تێگەڵاوی مناڵ نەبێت حەزی قیەمی کۆمەڵایەتی بەوە نەقڵە بێت یعنی مهمترین شت کە ئەو کۆمەڵگە خۆجاری وهەیە یاسان نییە لە هەندێک وڵاتە یعنی ئەو قیەمە کۆمەڵایەتیە لە باوک و دایکەوە لە خێزانەکەەوە نەقڵە بێت بە بێدەنگی یعنی تەنیا مەسەلەن بۆ نمونە ئێمە ئەمڕۆ ئیمتیحاناتی تەلەبەکانە تاقیکردنەوەکانە تۆ باری دەرونی ئەم تەلەبانە بەس بە بێدەنگی بەڵام تۆ ئەچی کۆمەڵێک هەڕەشە و گوڕەشە لەم تەلەباناکەی ئێمە تۆ قیەمی کۆمەڵات تۆ هەمویانە بەزێنی هەمووی یعنی ئەم تەلەبانە باری دەرونیان تێگەچێت باری دەرونیان لاسەنگ نەبێت خێزانی ئێمە لە کۆمەڵگەی ئێمەیە ئەوەنگەی ئەو قیەمانە پێویستە لەناو کۆمەڵگەی ئێمە هەبێت بۆچی ئەو قیەمانە خۆشبەختی هێنێت کۆبوونەوەی خێزان باشە تۆ کاواڵیت ئەو خێزانە دروستەکە دوایی ڕقی لە مامەکەی بێ ڕقی لە کەسوکارەکەی بێ ڕقی لە دراوسەکەی بێ ڕقی لە ینی سیقە و متمانە نەماوە ها هۆکارەکانەوەیە جا ئەمە بریتە لە پەروەردە ینی پەروەردەی بنەڕەتی بریتە لە گواستنەوەی قیەمی کۆمەڵایەتی بۆ مناڵ بەڵام بە بێدەنگی ینی زۆر جار نابێ بە هات و هەوار بیگەنی ئێوازانن
مناڵی ئەو بەڕێزانەی ئەوە من ئەو ڕۆژانە وتم کە زۆر جار پرسیارمان لەکەن مامۆساییوە توێژەری کۆمەڵایەتین مناڵەکانی خۆشتان هەروان ئاو قسە ناگەن وتم وڵای کاکەمەش لەو کۆمەڵگاین ئەگەر زۆر نەسیحەت بکەین خراپە بن بخوا بە هەندێک دایکم وتم ئێستا من پلی سوار لا نابم بەڵام مناڵەکەم فێر کردووە کە ئەو پلی سوارە نەکات لە کاتی ئیمتیحانەکانە بەس وەکو تۆ فێرم نەکردووە کە لەیسەن و بیشکێنم بیماڵم بە دیوارەکەیە بەس کارێکی وا ناکەم کە بڵین بۆ نمونە لی تووڕە بیت هاتو هاواری بەس توکات توانە و تاقی ئەو ئێستا دەرناکەوێت ئەو لە پێ ینی ساڵێکی ڕێگە تۆ لە تەلەبەیە پێویست ناکە ئێستا تۆ زەختی بخەیتە سەر فشاری بخەیتە سەر ئەو سەیری تۆکە تەماشای دەستەواژانەی تۆکات ئێمە پێویستمان بۆ دەستەواژە کۆنانە هەیە ئینەنکمانە ها ئەو دەستواژانە بێڵینەوە ڕوسور بی بێمزەڕەت بی بە کەیفی قیەمی کۆمەڵایەتی بریتێلەوە ئەی بریتێلەوە تۆ کە ناسی بۆ پرسە تۆ کە لە جەژنا لە پەیوەندی کۆمەڵایەتەکانە بەشداری ناکەیت تۆ کە لە مناسبەکانە هیچ مناسبەیەک لەگەڵ هاوسەرەکەتانیت طبعا لەبەرەوە تۆ پرۆسی زەواج دروستەکەی بۆ یەک مەرحەلە بۆ یەک مەرحەلە چونکە لە تۆ لە دوای 50 ساڵی پێویستە بەوەیە قەرەباڵغی دروستکەیت قەرەباڵغی دروست ناکەیت کاچیت لەبەر ئێمە قیەممان هەیە بەس بە هەڵای جوێزینەوە بە هەڵای جوێزینەوە شتێکی تر هەیە مامۆستا دایک و باوکی ئێستا ئەکرێت بڵین بەهۆی ڕاکەڕاکەی ژیانەوە بەهۆی پارە پایاکردنەوە بەهۆی دەوامەوە بەهۆی ناو ماڵ و پاکردنەوە و سیارە گۆڕین و مۆبایل گۆڕین و تۆزێ مناڵەکەی بیرچۆتەوە مناڵ لێرە چی لێ وەڵاهی خۆ ئێستا مناڵ کەمترە ئێستا ینی سەیرێکە کابرا دوو مناڵ سێ مناڵی هەیە زۆرترین ڕێژەی ئەکرێت بڵین مناڵ زۆر تەنیایە ئێستا ئەکرێت قەرەباڵغیش بێت تەنیایە چونکە هەستی تەنیایی هەیە یعنی ئێمە کەمیش بووینایە هەستی قەرەباڵغیمان یعنی تۆ بۆ نمونە ئەو مناڵە بەتەکیت هەستی تەنیایی هەیە زۆربەی مناڵ کێشەی هەیە ئێستا بەداخەوە ینی زۆربەی مناڵ ئەو هەستە گۆشەگیرەی هەیە ئەمە بەتەکیت هۆکاری ئەوەیە کە ئێمە لەگەڵ مناڵەکانمان یعنی مهمترین شت ئەو پێویستی بە ئێمە نیو سەعات لەسەر سفرەی خێزانی باشە کە هێتە سەر ملمان هەڵیین یەکەی لەبەرەوە لە ماڵەکە جەومان نییە حەز ناکەین فڕێ کۆرە مێشتمان من ئەم شەو مناڵەکە ماتوەڵێ باوکە با 5 بکەیت 5 هەیە باکە 5 والله گوێ بگرە کۆمپیوتەرەکەم لا ئەبەم مۆبایلەکەم لا ئەبەم حاتیشتە لا ئەبەم وەرە بە قوربانە بم 5 بکەیت تێگەیت ئەوە قیەمی کۆمەڵایەتی بریتێ لەوە تۆ کاتێک کە ئەمەد بۆ ینی تۆ بەدیلی بۆ دروستکە ئێستا کۆمەڵی ئێمە یاری تەرکیزیمان دروست کردووە کاکە شت زۆرە ینی مەسەلەن بۆ منە کۆمەڵێک یاری تەرکیزی لەسەر سفرەکە بە مناڵەکە ئەڵێیت ئەمە چی هەر لە ژوورەکەیە بۆ نمونەیەکەم پیتی دەرەخەیت مناڵەکە بۆیە بەس تۆ لەسەر سفرەکەش نێڵی قسە بکات بێدەنگی وا دروستکەیت لەکوێ ئەو مناڵە بەتاکید من پێم وایە ئەکەوێتە سەر ڕۆشنبیری خێزانەکە وەڵامەکەی من ئەوەیە ڕۆشنبیری خێزانەکە چەند مهمە کاریگەری دروستەکە لەسەر ئەو خێزانە جا ئەمانە بریتین لە پەروەردەکردن یەکەم تەنمیە قودرات العقلیە للطفل عقلی ئەو مناڵە بە قوربانی ئەو دایک و باوکە کە ئاگای لە ئێمەیە ئاگای لەو قسانی ئێمەیە عقلی ئەو مناڵ زۆر مهمە لە وڵاتانە مناڵی دایک و باوکنی حکومەتە لەسەرێک وەڵام دەستیان خۆش بێت لەسەرێک مناڵم دەستی خۆش بێت مناڵی ئێمەیە لێ تصور کە ئێستاش لە زۆر مؤسسەی دەستگای پەروەردەیی هەیە لێدان هەیە ئەزانی تۆ کاتێک لەو مناڵایی لە گەورەیە هەموو ئەمانی کە ئێستا هەمان ئەم سلوکە کۆمەڵاتی کە من هەمە لەگەڵ ئەو بەڕێزانەیە هەموو ئەو سلوکە کۆمەڵاتی کە من لەگەڵ هاوسەرەکەیە هەمە هی سەردەمی مناڵیە هەموو دەروناسی واڵە بەڵام لایەنەکەوانە لیان نەماوە بۆی وای لێ هاتووە سیریکە ئەڵێ لیان نەماوە بۆیە وا هاتووە ئەمە گەورەترین زەربەی بەقوت لە ئێمایە لیان نامنا کوڕی کاکە گیان خودی ئەو لیانە جەستەی و ئێستا لیان نەماوە بەڵام لایەنی نەفسی برینارەکە بەیەک وشە ئەزانیت بەخوای گەورە لایەنی نەفسی برینارەکە بەیەک وشە کە لە لیانەکە خراپترە هەردوو لایەنەکە و لیانەکە وەڵی هیچیان بەکەڵک نایەن هەم ئەوەی لێدانە نەفسەکەیش و ئەوەشی کە وشە ناپەروەردەیەکەی پێڵە هەردووچیان تا ئێسش لە کۆمەڵگەی کوردی هەیە بۆ زانێریتان ڕاستە ئێستا لە بەرچاوی هەندێک مەسەلەن بۆ نمونە سەرپەرشتێت ڕەنگە هەن نەبێ بەڵام باوەڕکەن بەزیادەوە هەندێک دەستەواژە هەیە زەربەی لیانەکە بەقوترەکات یعنی لەبەرەوە ئەوەی کە واکات کە ئێمە دروستکە لە داهاتوە خێزانە دروستەکات فۆرمە کۆمەڵایەتیە کۆنەکە نەقڵەکەین ئەو فۆرمەی ئێمە کاتی خۆی ڕاپرسیمان کرد تۆ حەزەکەی بی بەچی مامۆستا بۆ حەزەکەی بی مامۆستا ئەو کاتە لیان هەبوو وڵا حەزەکەم ئەوە کە لێیەوە منیش لە مناڵ بەمەوە سیر لەم ڕقەکە ینی سیرکە ئەمە هۆکاری ئەوەیە آخر ئێمە کاتێک کە ئێستا سیرکە تەسەورکە ئوستازی خۆشەویست لیانی پیا و لە ژن هەیە تەسەور کە من لە هەفتەی پێشوو چەندین حاڵەتم بینیوە ئەم لێدانانە بگەورەترین زەربە لە جەستەی ئەم ئافرەتەیە دەرەخات یعنی ئەمە هەستی برینار کردووە بە پلەی یەکەم بە زەربەکە دووەمیش جەستەیشی برینار کردووە بە لێدانەکان هەموو ئەمانە دەراوشتەکەی ئەوەیە لێدان ئەو لێدانانە ئەو کاریگەریانە دروستەکە ئەو خێزانە بەرەمێنە کەناڵە قیەمەکە نەقڵکە وەکە ئەو چاودێریەکات پەروەردەی ناکات
زۆر باشە کەواتە دایک و باوک لە ئەرکە سەرەکەکان لەسەر لەوەی کە پەروەردەکردنی مناڵە بەڵام هەندێک دایک و باوک لەوەی کە ئەو شتانەی کە لەسەرێتی و پێویستی بۆ مناڵەکەی بکات لەوانەیە زۆر بێڵێتەوە بڵێ من ئەوەم بۆ کردی من کە مناڵ بوویوان بۆ کردی هەتا گەورە ئەبێ ئەوەنە ئەیڵێتەوە هەندێک جار مناڵەکە وای لێ ئەڵە دایک و باوکم زۆر منەت ئەکەن بەسەر منە ئەو شتانە کە پێویستی بۆ بۆم بکەن کەواتە دایکان و باوکان تا چەند پێویستە لەوەی سنوورێک دابنێن بۆ پێوتنەوەی ئەوەندە شت بۆ مناڵەکانیان لەبەرەوەی قۆناغی جیاواز هەیە بۆ پەروەردەکردنی مناڵ خاتون خۆزگە نەیەکرد بەجددی مەیانی خۆزگە ئەگەر تۆ پەروەردەکردن بەس بریتی بێت لەوەی هەموو پێداویستێکی بۆ دابینکەی خۆزگە نەدەکرد بەڵام قیەمەکەی بۆ نەقڵکەی بەڵام بەهاکانی بۆ نەقڵکەی بەڵام غەرس سقە بالنەفس تایە بەرجەستەکەیت ئەوەی بۆ نەقڵکە بەسێتی یعنی من لەم ڕۆژانەیە باسی ئەوم کردوتم من کاتی خۆی 2000 لە کۆلێجی مثلا بەشی کۆمەڵناسی بووم چەندین کۆلێجی پزیشکی مەبینی تەلەبە هەمووی مناڵی فەقیر وەژار بوو زەنی هەمووی مناڵی فەقیر وەژار بوون ئەو کاتە مەسەر بۆ نمونە کرێسی بوون یعنی سیرەکەی ئێستا بەزیادەوە یعنی کاکە زۆر تۆ 2 ملیۆن دینار لە ساڵێکا بۆیە بەخوا 42 وەرەقا 45 وەرەقەی بۆیە ئەمە زۆرە لە ساڵێکە یعنی سیریکە یعنی کەبیرەکەمەوە خۆی جان یعنی سیرەکەی ئەمە چ بەرهەمێکی بێت یعنی بەجددی تۆ بەرهەمێکی بێ خزمەتی ئینسانیەت بکە لە داهاتووە ها قیەمێکی بۆ نەقڵ کە ئەندازیارێ دروست کە بەنداوێکمان بۆ دروست نەکا بێک لافاو ئاو بیبە باشە پزیشکێکمان بۆ بەرهەم نهێنێت کە بە دەرزیەک چاوی سی کەس شوێر کات وەکو بینیمان لە زۆر شوێن یعنی پەروەردەکردن بریتیە لەوەی کە مرۆڤێکی بەختەوەر بەرهەمێنیت باشە شێشەمە خۆزگە ئەوەت ناکرد بەڵام ئەوەشن بەڵام ئەمەی کە بەڕێستە فەرموویت زۆر ڕاستە مەسەلەن نەڵێ ئەوە چاودێریکردنە ئەوە لە هەموو بوونەوەرێکی سەرزەویە هەیە هەموو شتێکی بۆکە ئەی پارێزێ خۆراکی تەندروست خەو پێداویستەکان ئەمانە بریتین لە چاودێریکردن جیاوازی هەیە لە پەروەردەکردن مەسەلەن بۆ نمونەیەکی تر لەوانە بریتێ لەوەی کە تۆ بینا الثقة بالنفس سقە متمانە دروستکەی ئەزانی ئێستا متمانەمان بەخۆمان نییە ئەو کەسانی کە متمانیان بەخۆیان نیە پشتیان بەخۆیان نابەستن ئێمە زۆر بەمان پشتمان بەخۆمان نابەستی وەکو تاک لە کۆمەڵگەی کوردیە مەسیحێکی تر لەوانەیە کە تۆ ئەو مناڵە بکەیتە قودووە ئەزانی ئێمە زۆر بەمان خۆمان بەکەمەزانین حتا هەر لە ڕووی پێکاتەوە مەسەلەن ئەمە گە زۆر بە کورتی ئاماژە بەوایەم یعنی ئەو حاڵەتانە هەموو ئەوانە کە وا ئەکات ئێمە لەو خاڵانە بێبەش بووین بەڵام بەشێکی کەم ڕەنگە هەبێت ئەمانە شارەزایی هەبێت بەڵام بەهەڵا نەقڵە بێت بۆ ئەو مناڵانە ئێمە بەڵام من لەگەڵەوەشە خۆشبەختم بەوەی کە ژمارەیەک خەڵکی ترمان هەیە ئیش لەسەر پەروەردەکردنەکەن بەو لایەنە ئیجابیە ینی هەندێک خێزانم بینیوە ئەمە کە جێگەی دەستخۆشین لە کۆمەڵگەی کوردیە توانیوانە ئەو بەها کۆمەڵایەتیان چوونێتە ئەوروپا و گەڕاونەتەوە چەندین مناڵمان هەیە مەسەلەن کوردیەکەی باشترە لە زمانەکەی ئەوێ ئەمە دەستخۆشی لەکەی بەجددی یعنی مناڵی ترمان هەیە تەلەفۆنەکە مامۆستا ئازاد ئەم پرسیاری ئەم مناڵم بۆی دروست بووە چۆن وەڵامی بەمەوە ڕاوێژکاریەکە ها ئەم ڕاوێژە زۆر مهمە نابێ بڵێ وڵات کە گەورە بووی فێرە بیت ئەم ڕاوێژە دروست بووە لە ئێستاە دایک و باوکێک پەیوەندی و بەڕێستانەوە بکەن زۆریش ئەمە زۆر دروست بووە بەڵام وەکو سەر بە شەرمەوەی کە جاری وایە ژنەکەی کە بەدزی هاوسەرەکەیەوە کە لە کاتێک ئەو مەفروزە سەردانی سنتەرێکی خێزانی بکە بۆ ڕاوێژکردن دەربارەی مناڵ ئەم شەرمە بۆچی ئەم شەرمە هەبێت ئەترسن یعنی بەجددی لەوەی کە باوکەکەیەوێت خۆی لە پەروەردەی مناڵە بەسەر مناڵەکە ئازاڵ بێت دەزانی ئێمە کە دەنگەدەنگێکە بێت بۆ نمونە یەکسەر حتا خودی جنێوەکانی شانەوەی ئەوە لە خاڵی ئەچێت خودی جنێوەکانی ئەوە لە ئەچێتەوە سەر بەڕیشە و بەبنەچە و بەمنە تۆ سەیریکە لەبەرەوە جیاوازی ئاڕاستی پەروەردەی هەیە ئەمەڵێ کاکا بێ وەکو من پەروەردەکرێت ئەوڵێ نەخێرەمێ وەکو من پەروەردە بەزانی زۆربەی کێشەکانم حتا لەسەر ناونانی مناڵ لێرە لە کاتێکە تۆ مهمە شتەکە مهمەکە لە ناوەبی کە برێت پەروەردەکردنەکەیە بەڵام لەسەر ناوی مناڵەکە لە ویلادایکەی بەشەر ناونانی مناڵەکە ئەیکەی بە دەنگەدەن کێشە ئەو جیاوازی ئاڕاستە پەروەردەیە کە هەیە یعنی بەداخەوە تەدەخولاتی دەرەوە ئەوێت پەروەردە ئەو بە حسابی خۆی وا هەستەکە کە ئەمە شتێکی پەروەردەیە بەڵێ دەست خۆش بێت زۆر سپاس بۆ تۆ زۆر خۆشحاڵ بووین هیوادارین کە توانی بێتمان لە ڕێی ئەم چاوەرەوە شتێک بگەێنین بەدایکردنەوەکە سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس